بردەواری خۆمانە کودی گەورە پێڵێن ئێسکە لە منتقێکەمە کودی ئێسکەی گەورەیە باشە ئەمساڵ نەخۆشیەکی هەبوو بەخوای بە زەویە گۆڕە هەندێک زەوی نەخۆشیەگر هەندەشی ناگرێت لەخوای بزادبی بەراورد بە ساڵی ڕابرد و زیاتر و یان کەمتر و بەرهەمی وەڵا کەمتر بوو لە ئاو کەمتر بوو هۆکاری کەمی ئاوی بوو بەڵێ هەوکارەکەی کەمی ئاوی بوو نەخۆ کردوەکان زۆر باش بوون انشاءالله باشەم زۆرە فیستیڤالانت پێ چۆنە زۆر باشن انشاءالله حکومەتیش پەرەی پێدا ساڵانە زیاتر بکرێ حکومەت داوەڕی لە فەلاحی بداتەوە یارمەتی بدا باشە بەڕێوەبەراتی کشتتوکانی سۆران هیچ هاوکارتان بوو ئەمساڵ بۆ بەرەمەکانتان نەوەڵایی تایبەتی گوندیمە پردەشاڵە هەر هیچ بەلاشدا نەهاتیا ئاوری لێ نەداینەوە بەتەی چاپاتان هاوکاریان نەکردو بۆ وەستی وشکە ساڵی و نەوەڵایی هاوکاری نەکردین داواکەین بێ هاوکاریمان بکە ئاوڕێکمان لێ بداتەوە جۆگەم وەگەمان بۆ بینیتەوە جوتیارێک پێیانمە چی و داواکاری چیە داوا لە حکومەت یەکەم ئاوڕێک لە گوندی پردەشاڵە بە تایبەتی بداتەوە جۆگەکانمان زۆر خراپن ڕێگەوبانمان خراپە ئاوڕێکی جدیمان لێ بداتەوە ئەو شتانمان بۆ بکە ئینشاڵڵا.